بابەتێک وەکو بابەتی وەرزشی جموجۆڵ و گڕوتین بە شار ناداتن بۆیە ئەمە لە سەرەتاوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو تێبینیتان کردبیتن بەردەوام گرنگمان بە بابەتی وەرزشی داوە هەر تیپێک هەر یانەیەک هەم گەنجێک بە تاک هاتبیتن بەرنامەیە چێبێتن بۆ ئەوەی بتوانێت خولێک بکاتەوە ئێمە هەموو پشتگیر و پاڵپشتێکمان کردووە ئێمە ئەوەی کە ئێستا بەرنامەمان بۆداناوە استراتیژەتی وەرزش لە سۆران بسەدە قۆناغێکی دیکە بە دروستکردنی یاریگایەکی نێودەوڵەتی کە ئێستا لە بەرنامەی ئێمەدایە و ناوچەی ئێمەش ینی گەنجێکی زۆرمان هەیە کە خولیای وەرزشن نەک هەر تۆپی بێ بەڵکو خولیا وەرزشی هەموو جۆرە وەرزشەکانن لە سەر ئاستی تاکە کەسی وە لەسەر ئاستی گروپیش منیش وەکو خۆم بەڕاستی لەو بابەتی وەرزشی لە هەر لە ماوەی دەست بەکاربوونماندا و بەرنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمیش لە بابەتی گرنگدان بە وەرزشی زۆر گرنگ بە من لێرەوە دەمەوێت سوپاسی نووسینگەی جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە هاوکاری و پاڵپشتێکی ڕاستەوخۆی بۆ وەرزشوانان لە ئیدارەی سەربەخۆی سۆران داوە لە ماوەی ڕابردوو ئێمە ئەگەر ئەو وەرزش دۆستانەمان هەبێتن ئەو هاندەرانەمان هەبێتن ئەو یاریزانانەمان هەبێتن بە دڵنیاییەوە دەبێت شوێنی یاریگای باشتریشمان هەبێتن بۆیە ئەستا ئەوانە هەن ئەوانە زەحمەت هەبن زۆر شوێن هەیە یاریگایەکی زۆر باشی هەیە بەڵام ئەوانەی نییە کە ئێستا ئەوانەمان هەیە دەبێت یاریگایەکی زۆر باشمان هەبێتن ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئەو بەرنامە و پلانی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە کە یاریگای پێویست نەک هەر تەنها 6 یاریزانی بەڵکو یاریگای تەواو لە قەزاکان دروست بکەین و ئێستاەوەی ڕوانسمان لە تەوابووندایە سیدەکان دەست پێ دەکەین ئەوەی یاریگای ئێرانشی قەزا مێرگە سۆریش هەوڵدرن یاریگایەک ئەوەی کە ئێستا نوێژەنی بکەینەوە بە شێوەیەکی باشتر بستە خزمەت یاریزانان و وەرزش دۆستانی ئێران